بەناوی خودایی بەخشندەی میهرەبان حەمد و شکر و سپاس بۆ خودای گەورە سەڵات و سەلام بڕژێتە سەر گیانی پاچی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر ئال و یار و یاوەرانی تا ڕۆژی دووە. بەڕێزان خۆشەویستان لە زنجیرەی پێنجەمین لە بەشی دووەم لە سوورەتی ئەننازیعات دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەویش لە ئاەتی ژمارە 15 هەتا دەگاتە ئاەتی 33 لە سوورەتی ئەننازیعات. بەڕێزان سەرەتا پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو، یعنی ئەو کۆمەڵە ئاەتە لەگەر ئاەتەکانی پێشوو چ پەیوەندیەکی هەیە. لە سەرەتای سوورەتی ئەننازیعات خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی بیر و باوەڕی خەڵکی مەکەی کرد سەبارەت بە ڕۆژی دوایی کە ئەوان بڕوایان نەبوو بە ڕۆژی دوایی لە دوودڵی دابوون، ئایا هەیە یان نییە. لۆیە لەو چەند ئاەتەی ئێستاش خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی موسا پێغەمبەرمان دەکا سەڵات بۆ دەکات لەگەر فیرعەون کاتێکەوە چۆنی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە پێغەمبەرێکی ئولول عەزمە کاتێک کە دەعوە و بانگەوازی دەکات لەگەر چێ لەگەر فیرعەون و هەروەها عاقبەتی هەردوو چیان موسا پێغەمبەر عاقبەتی بەچی گەیشت دوا ڕۆژی موسا پێغەمبەر و فیرعەون دوا ڕۆژەکەی چی بوو. خوای گەورە باسی ئەو دوو نمونەمان لۆ دەکات، سەیرکەن تەمەشا بکەن خوای گەورە چۆن پێمان نیشان دەدا عاقبەت و دوا ڕۆژی ئەهلی خوا ئیمانداران بڕواداران چەند عاقبەتیان بەرز و چاکە. موسا پێغەمبەر هەتا ڕۆژی قیامەتی سەڵات و سەلامی خوای لۆ دەچێتن، هەتا ڕۆژی قیامەتی بە چاکە باسی دەکرێت. فیرعەونیش هەتا ڕۆژی قیامەتێ لعنەتی لۆ دێ بە خراپە باز دەکرێتن، بوویتە نموزەج و نمونەیەک لە خراپەکاری لە زوڵم لە ستەم. مانای وشەی چەند وشەیەک لە وشانە وشەی تەزەککە واتە پاک ببیەوە، و هەروەها ئەدبەڕە پشتکردن واتە پشتی تێکرد و ڕۆی، نەکالە سزای تونت، سەمکەها شێوە باڵا، ئەغتەشە دایپۆشی، دەحاها نیمچە بازنە یان شێوەی هێلکەیی، ئەڕساها واتە چەقاندوویەتی. ئێستا دەینە سەر مانای ئاەتەکان ئاەت بە ئاەت ڕۆنی دەکەینەوە ئینشاءالله. خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو چەند ئاەتە دەفەرمێ طبعا ڕوو لە چێ دەکە خوای گەورە ڕوو لە پێغەمبەری ئێمە دەکا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. ئەو ئاەتانەی کە خوای گەورە قسە لەگەر پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم کە باسی پێغەمبەرانی پێشوو دەکا بۆ دڵنەوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای دڵی پێغەمبەر دەداتەوە. ئەی پێغەمبەری خوا کاتێک ئەهلی مەکە بڕوات پێ ناکەن، بڕوایان بە ڕۆژی دوایی نییە، خەڵکێکی لاسار و خەڵکێکی کەلە ڕق و کەلە شەقن دڵتون مەبە، لەوان زۆر خراپتر هەبوون کە فیرعەونە. و تەمەشا بکە موسا پێغەمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یەکێکە لەو پێغەمبەرانی ئولول عەزم، ئەوە سەیری وی بکە بزانە چەند ئەشکەنجە و ئازار و ناخۆشی چەشت بەدەستی ئەو فیرعەونە. بۆیە سەبری گرت کەواتە ئەی محەممەد المستەفا ئەتوش چاو لە موسا بکە و هەروەها ڕێباز و ڕێڕەویوی پەیڕەو بکە. خوای گەورە سوبحانەهو وتەعالە ڕوو لە پێغەمبەری خوا دەکا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث موسا ئەی محەممەد. لێرە ئەو ئیستیفامیە پێی دەوترێ ئیستیفامی تەقریری. معنی چی ئیستیفامی تەقریری؟ واتە دانان بەشتەچی. لێرە کە دەفەرمێ هەل ئەتاکە یعنی قەد ئەتاکە بێشک و گومان پێت گەیشت، لۆمان باس کردی. چمان لۆ باس کردی ئەی محەممەد المستەفا؟ حەدیث موسا ڕوودا و بەسەرهاتی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەر فیرعەون کە چ بوو بەسەرهاتی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە لێرە کە باز دەکات طبعاً یەکێ لەو پێغەمبەرانەی لە زۆربەی زۆری شوێنەکان کە خوای گەورە باسی کردیا بەسەرهاتی موسا پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. پێشوەی لە دایک بی خوای گەورە باسی دەکات، لەو کاتی مەلۆتکەیە و منداڵە، لەو کاتی گەورە دەبی بە بەردەوامی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەسەرهاتی موسا پێغەمبەری لە قورئان تۆمار کردیە و باسی کردیە، لۆی کەوا ببێتە دەرس و پند و عیبرەت لۆ هەموو خەڵکێک. لۆیە خوای گوتمێ هەل ئەتاکە حەدیث موسا، ئایا ئێمە باسی موسا پێغەمبەرمان پێ نەگەیاندی، بەومان باز نەکردی؟ کەینێ طبعاً باسی خوای گەورە سەختترین کات دەکاتن لەو کاتی دەفەرمێ ئیذ ناداه ربه بالوادی المقدس طوى. لەو کاتەیدا موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئیذ ناداه لە کاتێک
خوای گەورە بانجی موسا پێغەمبەر دەکا سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن بانجی دەکا ئیذ ناداه ربه چێ بانجی دەکا پەروەردیگار و خوای گەورە لەو کاتەدا موسا پێغەمبەر لە چێندەرا بالوادی المقدس لە دۆڵێکی زۆر پیرۆزە کە دۆڵی توایە شوێنی پێگەیاندنی تەورات تووە کە ئەو شوێنە پێی دەوترێ وادی تووا یان توور هەردووچی هاتووە وەکو خوای گەورە دەفەرمێ والتین والزەیتون والتین والزەیتون وطور سینین وهذا البلد الأمين کە خوای گەورە سوێن بەو شوێنە دەخواتن لە چ کاتێک خوای گەورە پەیامی خۆی دەگەینتن بە موسا پێغەمبەر لەو کاتی موسا پێغەمبەر لە مەدیان دەیەوێت بگەڕێتەوە بەرەو چێن دەرێ بەرەو مصر لەو کاتەدا موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە شەوەکی زۆر زۆر تاریک لە کاتێکدا کەوا ماڵ و منداڵ و خێزانەکەی لەگەڵدایە لەو کاتەدا لە هیکە و بانجێک دەکە یا موسا پێغەمبەر ئاوردات و هیچ کەسێک نیە لەو دەشتە ئاقارە چۆلە بۆیە لەو کاتەدا تەمەشا دەکاتن خوای گەورەیە بانجی دەکاتن کەوا چییە داواکاری خوای گەورە سوبحانەهو وتەعالا خوای گەورە کاتێک کە تەوراتی پێدەدا اینجا لەگەر ئەوش خوای گەورە داوایەکی لێ دەکا اذهب إلى فرعون إنه طغى ئەی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بی خوای گەورە داوای لێ دەکا اذهب إلى فرعون بڕۆ بۆ لای فرعون بۆچی بستە لای فرعون بۆی دەعوەی لەگە بکە ئامۆژگاری بکە و ڕێی ڕاستی پێنیشان بدا إنه طغى لەبەر ئەوەی ئەو فرعونە سنووری بەزان دەهەنتە مەشاب کە بەڕێزان و خۆشەویستان لێرە خوای گەورە کە دەفەرمێ اذهب إلى فرعون بڕۆ بۆ لای فرعون بۆ إنه طغى لەبەر ئەوەی بەڕاستی فرعون سنوورەکانی بەزان لە زوڵم و لە تەعەدا خەڵکی بێسەر و بەر کرد لێ بەڕێزان بەڕاستی توغیان موسیبەتێکی زۆر زۆر گەورەیە هەر سەرکردەیەک هەر کاربەدەستێک هەر کەسێک کە گەیشتە توغیان کە توغیانی کرد لەو کاتەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتی ئەوەیە کەوا لە ناویان باتن لۆیە یعنی خوای گەورە کە باز دەکات دەفەرمێ ئەمە هەر شارێک هەر دێک کەوا بە تێگڕای خەڵکەکە خراپبی لەو کاتە لە ناویان دەبن لەمما ظەلەموا کاتێک کە زوڵم و ستەمەکەیان بگاتە چەق بەستووی و بگاتە ئاستێک کەوا هەموو سنوورەکان بەزەینتن لۆیە ئینەه طغى ئەو فرعونە بەڕاستی توغیانی کردیە سنووری بەزاندیە و هەروەها توغیان و زیادە ڕەویەکی زۆر دەکاتن لە سیستەمی نظامی حکومەت لە مەسائیلی گەندەڵی لە هەموو شتە خراپەکان ئینجا خوای گەورە ڕێدادەنێ لە بۆ موسا پێغەمبەر چی پێ بڵێ فەقول بڕۆ لای فرعون پێی بڵێ هەل لەکە ئیلا ئەن تەزەککا ئەی فرعون لە بۆ هەل لەکە ئایا ڕێگا هەیە ئیلا ئەن تەزەککا تەمەشاکە بەڕێزان لێرەدا چەند میهمەداعی کاتێک کە دەچێ بانگەوازی لەگە خەڵکەچی دەکا ئوستوبێکی زۆر جوان ڕابگەینتن لێرەدا بزانە فەقول خوای گەورە دەفەرمێ بڕۆ کاتێک کە دەچی پێی دەرەی ئیزنی لێ بخوازە هەل لەکە چەند جوانە کاتێک کەسێکەوە لەگەر یەکەکی دانیشتی هەڵەکی لێ دەبینیتر زۆر بە نەرمی ئەرێ فران کەس ڕێگە هەیە دوو قسە لۆ بکەم ئەگەر کابرا گوتی ئەرێ وەڵڵە بەرێ بەسەر چاو چەند جوان باشتر جێر لێ ڕادێک چکە بەخۆی ڕێی پێدایت و قسەی لۆ بکەیت وایە لێرەش خوای گەورە دەفەرمێ کاتێک کە چووی پێی برێ ئیزنی لێ بخوازە ئەو قسەی لۆ بکە هەتا جێر لێ ڕابگری و هەروەها پێشی برێ ئەو شتەی کە ئەتوو پێی دەرێ چییە ئیلا ئەن تەزەککا ڕێگای پاکبوونەوە کەلیمەی تەزەککا تەزکیە معنای چییە کەلیمەی تەزکیە واتە پاڵفتەکاری معنای چێ پاڵفتەکاری کاتێک کە ئینسان شتێکی دەپاڵێویتن چ دەکاتن سەرەکەی و لە بنەکەی خوڵاسەکەی دێتە دەرێ وایە کەواتە ئینسان لەسەرەوە دەبی شتە خراپەکان لابەی لە بنەوە دەبی خۆت پاککەیەوە واتە چیهان کاری و کردەوەی زۆر باشە بیکەی ئەوە کاری تەزکیە هەروەکو کاری تەزکیە ئیشی پێغەمبەران بۆ سەڵات و سەلامی خوان یەکێک لە ئیشی پێغەمبەران وەکو خوای گەورە دەفەرموێ کەما ئەرسەلنا فیکم ڕەسوولا یەتلو عليكم آياتنا ويزكيكم یەکێک لە ئیشی پێغەمبەران ئەوەی وەیوزەکیکم خەڵکی پاک دەکاتەوە تەزکیەیان دەکات کەلیمەی تەزکیە واتە يعني التەخلیە بە دەرنان و لادانی ئەو شتانەی کەوا گوناحە تاوانە کوفرە شیرکە و بنیادنانی کردەوەی چاک یعنی دروستکردن و ئەنجامدانی باشترین کردەوە
ئەوە تەسکیە یعنی ئەتەحلیە خۆڕازانەوە بەشتە جوانەکان لۆیە موسا پێغەمبەر بە فیرعەون دەڵێ لە سزاری خوای گەورە ئایا ڕێگات هەیە ئەمن قسە لەگەڵ بکەم بەڵام دەربارەی ئیلان تەزەککە بەوەی کەوا ئەو خراپانت لێلا بدەم وە کام ڕێگای باشی و چاچیە پێت نیشان بدەم و هەتا بگەیە ئاستێک کە پێی دەوترێ ئاستی تەسکیە و پاڵفتەکاری و خۆ خاوێنکردنەوە و هەروەها بەرەو بەرزی چوون وأهديك إلى ربك فتخشى وهروها أجر ريقان بدي أمن رين منيد بكم وأهديك رين منيد تو بكم بروشي إلى ربك لبو پروردگاركي خوت أو خدايك وخالقي توا ليرة داك موسى بيغمى صلاة والسلام إخوائي لسر بي بيدالي وأهديك رين منيد بكم لو شي نقلبو الريقاي خو نقلبو أو مبستو مرامي كأمن مبست ما نقلبو أي بوستك بدزبين لسا بشتيتو ببرمو نا زور مهم داعي التجرد عن الدنيا عن الأهواء دبي داعي الداعي إلى الله به أهم بزانا خواهي قولة فرمي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني أدعو إلى الله أمن بانقا وأزيدكم لبول لا يخوا لو ليرا موسى بيغمر أهديك إلى ربك رين منيد دكم لو لاي پروردگاركي خوت لو لاي خواي قورة سبحانه وتعالى إنزا أو ريقاي خواي قورة ددقين تما بستك آستك درجيك فتخشى إنزا هيني أتو لخوادة ترسي ترسان لخواي قورة سبحانه وتعالى بريزان وخوشويستان نعمتك زور قوريا إنسان لهرشتك بترسي لبري رادكا يستاق الشيء رقلي ربي كتخو لبناقري هردي ئاگرێک بکەوت و لێرە کابرا هەر بابای و بەرەولایەکی ڕادەکە و هەردێت و خۆی لێ ڕزگار دەکا بەڵام ئینسان چەند لە خوا بترسێ ئەوەندە حەز دەکە لێی نێزیک بیتەوە بزانە لێ فەتەخشا کاتێک ئینسان خوای ناسی گەورەی خوای لۆ بەدەردەکەی و لێرە فەتەخشا مەقسەدی ئەوەیە لۆیە فایەکە فای سەبەبیە یعنی ئەمن خوات بۆ پێدەناسێنم گەورەی خوا عەظەمەتی خوا خالیقیەتی خوا وانوها بندات خوش لو رون دكمو لو كات اللود بدردكوي او خواتن شايستي اويا كاتو ريزي ليبني او خواتن شايستي اويا كانسان حساب له او روجي بكا كاتك الروب الروي دبتوا لو فتقشى دبيت ما ترسق له اوي كوا او ترسى ضرنيات بكاتوا لا روجك روجي ما ترسيك الروجي قيامتها انت خواي قرد فرمي فاراه الايه الكبرى إنجا موسى بيغمبر صلاة والسلام إخوائي لسربيه كاتك دتي روبروي موسى بيغمبر دبتو كل آية كان تري سورة طه إخوائي قول باز دكا فرعون لاملي دكاتن داوا دكا روجش مبارزة دادني لو روبربونوي موسى بيغمبر لقى فرعون الساحرة كان فرعون لو يا موسى بيغمبر صلاة والسلام إخوائي لسربيه فأراه بينش عنده أو معجزاني كحسين كبتساو دبين ذي كهستورين إنسان بتاي خوي دبينو جيلي دبيو بهمشتكان ناطاني نكولي وإنكاري ليبكاتن فأراه الآية الكبرى قورتين معجزة كان يخوي بينيشان طبعا معجزة كان موسى بيغمبر زور بونا بلان دو معجزي لهم معجزة كان قورة ربوا معجزة كمي دار عصايا كيبوا كاتك أو دار عصايا دبوا مارك أجديهايك وهروها دستي مبارشي كاتك لبن هنقري دينا دري دينا دەدرەوشایەوە وەکو بلازیکتۆرێک وەکو گوڵۆپێکی زۆزۆر بە شەوق ئەو دوو معجیزەیە هەردووچی بە فیرعەون نیشاندا لێ لەو کاتدا خوای گەورە کە باز دەکاتن لە سوورەتی ئاعراف دەفەرموێ فیرعەون داوای کرد یەوم الزینە ڕۆژێک کە پێی دێت ڕۆژی خۆڕازاندنەوە کە لەو ڕۆژدا خەڵک هەمووی خەڵکی ئەو شارە ئەو مەنتقەی خۆیان دەڕازاندەوە لەو کاتەدا لە کاتێکی چێشتەنگاو موسى بيغمبر صلاة والسلام إخوائي لسربي روبروي ساحر كان فرعون دبتو فرعون هرتي ساحري زور كارامة زور ماهر ليزانا بانجي دكا كوا روبروي موسى بيغمبر ببنوا لو كاتدا موسى بيغمبر صلاة والسلام إخوائي لسر تنهاي يقو تالي بيا بلام اوان كوملتي زور لساحر كان هاري يكا يك كومل لا قريسو شتيان بيا لو كاتدا قال ألقوا موسى بيغمبر فرموي دي فرمو أي ساحرة كان فرعون ايوا تيتان بيلو خدان هذي دانو بها ويجن لو كاتدا طبعا اوان كاتك قريسا كاني خويا عند يخدنا ناو ساحة او قريسانا هموي بصحة دبتا
مار هەمووی دەبتە تیرە مار لە ئەولا دەڕوا بەڵام ماری حەقیقی نییە چکاگە ماری حەقیقی دەبایە وەکو ماری ڕاستەقینە بە خەڵک وەربدا وەکو ماری ڕاستەقینە هەڕوجیف بکە وەکو ماری ڕاستەقینە چیفەچیف بکە بەڵام هیچی ئەوانەی نەبوو بەڵام موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوا لێ کاتێک تەمەشا دەکە تیرەکە مارەکانی وان وا لەو گۆڕەی دەسوڕێنەوە نەیەکە نەدووە نەدەیە گەلک زۆرە بەڵام موسا پێغەمبەر تەنها دارگۆچانەکەی پێیە ئاخیر شتیوی ئیویە ئینجا گۆتەندەی فەرموو ئەی موسا پێغەمبەر سەیری دەسەڵاتی ئێمە بکە ئەها ئەمە چمان کرد گوریسمان کردە مار بزانم ئەتوچت پێیە موسا پێغەمبەر فەئەلقە عەساه دارگۆچانەکەی هاوێشت کە دارگۆچانەکەی داوێ دەبێتە شتێکی زۆر عەجایب فەئیذا هووە جانون وەکو تیرەمارێکی لێهات لە ئاەتێکە دەفەرمێ کەئەنەها ثوعبان مبین وەکو مارێکی ئەژدیهای زۆر گەورەی لێهات یعنی ئەو مارە بە چەند شێوازی خۆی نیشان دەدا بزانە تەمەشا بکە لۆێ چی کرد ماری طەبیعی وایە ماری گەورە ماری گچکە هەڵدەروشی طبیعەتی ماری حەقیقی وایە هەڕوجیف دەکا و چیفەچیفی دێ هەمان شت لە دار عەسایەکەی موسا کە بۆ مار ئەو شتانی لێ هاتە جێ فەئیذا هیە تەلقەف ما یەفیکون ئەو مارە درۆینانەی کە ئەوان دروستیان کرد بە سەحر هەر هەمووی هەڵوشی طبیعەتی ماری حەقیقیش وایە لۆێ ئەوەی هەستی بەڕاستەقینەی موعجزەکەی موسا پێغەمبەر کرد ساحیرەکان بوون قالوا آمنا برب موسى وهارون ئێمە ئیمان دەیدین ئێستا بەو خوای کەوا خوای موسا و هاڕوودا هەر ئیمانیان هینا لەو کاتدا بەڵام ئەوە مووقیفی ساحیرەکان ئەدی فیرعەون فەکەذەبە وعەسا بەڵام فیرعەون ها تەمەشا بکە فیرعەون کاتێک دەگاتە لووتکەی توغیان لووتکەی کوفر کە خۆی بەخوا دادەدێتن ئەها چەند مەرحەلەیەک دەکا ئەو خەڵکی هەموو کۆکردتەوە موسا پێغەمبەر دەبینن ساحیرەکان بە احترافی خۆیان دەڵێن بەڕاستی ئی موسا پێغەمبەر حەقیقەت و ڕاستیە و ئەوە پێغەمبەری خوایە بەڵام خەڵکی بێ مەوقیف خەڵکی بێ دەسەڵات خەڵکی چەوساوە چەند بێ مەوقیفن یەک کەس نییە پشتیوانی ساحیرەکان بکە پشتیوانی موسا پێغەمبەر بکە بەرپەرچی فیرعەون بداتەوە لۆیە فیرعەون کاتێک تەمەشای ئەو میلەتە بێ هەست و نەستە دەکا فەکەذەبە موسا پێغەمبەر بە درۆ دەخاتەوە موعجزەکەی موسا پێغەمبەر بە درۆ دەخاتەوە بزانە هیچ کەس دوقەی لێوە نایە کە تەمەشا دەکە خەڵک بێدەنگە ئەوجە قۆناغچکە دەستە پێش وعەسا سەرپێچی و یاخی بوو لە موسا پێغەمبەر معنەتی عەسا یعنی هەستا دژ بە موسا پێغەمبەر جوراوە زۆر شتی نابەجێی کرد بەرامبەر بە موسا پێغەمبەر حتى وتی ئەهذا الذي هو مهين ولا يكاد يبين ئەها ئەو کەسە سووکە کە هەردەرەی خەڵک کەسێکە هەر ناو دەنجشینە کە ئەنەوە نابیندرێ لە ناو خەڵکی ئەوە چییە ببتە پێغەمبەری ئێمە ئەو سوکایەتێ دەکا بەڵام خەڵک هەر بێدەنگە ئەها خاڵی سێم مەرحەلە و قۆناغی سێمی فیرعەون کەوا بەرەو فیرعەونیەت دەڕوا ثم ئەدبەر یەسعا ئینجا هەوڵ و کۆشی کرد پیلانی دانا لە دژی موسا پێغەمبەر لۆی لە ناوی ببا بەڵام ئەو خەڵکە هەر بێ مەوقیفە هەر بێ مەوقیفە حتا دەگاتە ئەوەی موسا پێغەمبەر شار بە دەردەکرێ و بە جوندی و سەربازەکانی ڕاوی دەنێن ئەو شارە بەجی بێری فحەشەڕە فەنادا کاتێک خەڵکی دەبینی تر هیچ قسە ناکەن ئینجا هەموو خەڵکی کۆ دەکەنەوە ئەو خەڵکەش دوور لە ڕووی ئێوەی بەڕێز وەکو مەڕ وەکو ئاژەڵ و ماڵات بەرەو بە پێش فیرعەون دەکەون دوور لە ڕووی ئێوەی بەڕێز هەموو دێن فحەشەڕە خەڵکی کۆر کردەوە فەنادا ئینجا بانجی ڕاهێشت هاواری کرد پڕ بەدەنجی خۆی وتی فقال أنا ربكم الأعلى ئەمن خوای هەرە گەوری ئێوە کەواتە هەر تاغیەک هەر زاڵمەک هەستەمکارێک دروست دەبی واللهی ملت دروستی دەکات بەو پەنجەی خۆتە شایدی لە بۆ دەدەی بە تەوقیعەکەی خۆتە پشتیوانی لێ دەکەی لێ گلەیی مەکە بۆیە گازەندەت نەبیتن گازەندە لە خۆت بکە بزانێت و لە چ ئاستێکی واللهی ئێمە ئەگە لە بۆ خوا بسڵحەی ترسی خوامان لە دڵ بی خوای گەورە کەسێکمان لەسەر موسەڵە دەکا کە ترسی خوای لە دڵە بەڵام کاتێک کە ئێمە لە خوا ناترسین زوڵم دەکەین تعدا دەکەین پشتیوانی نەحەقی دەکەین حاڵمان بەو ڕۆژە دەگا لۆیە فیرعەون هەم بەو چەند قۆناغەدا ڕۆی فەکەذەبە وعەسا ثم أدبر يسعى ثم أدبر يسعى فحشر فنادى بزانا شش قۆناغ دەبڕی ئەو دەگاتە
ئەوە لۆ ئەو زاڵمانە کاتێک کە بیدایەت دێنە سەدەسەڵات یەکەوسەر هەڕوجیف دەکەن زوڵم دەکەن نابەخوا سەرەتا زۆر نەنمونیانن زۆر دەدێنە ناو خەڵک ڕاویش بە خەڵک دەکەن بەڵام ئەو خەڵکە وەکو مەڕ و ماڵات دوور لە ڕووی ئێوەی بەڕێز بە هەموو شتێک ڕازیە هەر پشتیوانیان لێ دەکەن ها دەرێن عاشە ها دەرێن بژی ئەوان بژین ئەتوش بمری دەگەی ئەو ڕۆژە لۆیە بەڕێزان و خۆشەویستان خوای گەورە باسی فرعون دەکە و عاقبەتی فرعون بە چ گەیشت فأخذه الله نكال الآخرة والأولى فأخذه الله خوای گەورە سبحانه وتعالى بە سزایەکی زۆر تون فرعونی گرت نكال الآخرة بەڵام ئەو سزایە چ سزایەک بوو یەکەم نكال الآخرة سزایەکی هەمیشەیی و بەردەوام لە کە سزای ڕۆژی قیامەتیە لۆ خوای گەورە باسی ئاخرەت دەکا طبعا ئەمە دەزانین سزای ئاخرەت ئەوەیە کەوا شاراوەیە کە حیاتی بەرزەخ هەر کەسێک کە کەتە ناو قەبر و گۆڕ و حیاتی بینی دنیا و قیامەتێ پێی دەوتە حیاتی بەرزەخ لۆیە خوای گەورە کە باسی فرعونیش دەکا دەفەرمێ ئەدخیلوا ئالە فرعون ئەشەد العذاب ئێمە بەوانمان گوت ئەی فرعون و دار و دەستەی فرعون بستن ناو ناخۆشترین سزا کەینێ سزای حیاتی بەرزەخی یعنی کاتێک کە ئێستا لە ناو گۆڕەکانیانن یان کاتێک کە ئێستا مایتەوە لە ناو ڕوحەکەی لە ناو سەختترین سزادا دەبی والئولا و لە دنیایش بۆ مای سەرشۆڕی شەرمەزاری حتا ڕۆژی قیامەتی فرعون بوویتە ڕەمزی ستەم ئەگەر کەسێک ببینی یەکەو درێدەی فرعونە نمونەی پێدێتەوە لۆیە هەم لە دنیای سوک و ڕسوا بوو هەم لە قیامەتی ئەدی موسا پێغەمبەر خوای گەورە پشتیوانی لێ کرد خوای گەورە خۆی فەرمووی ئینە مەعیە ڕەبی موسا پێغەمبەر فەرمووی ئەوەی خوای گەورە بێبێ شک و گومان لەگەرمە ئینە مەعیە ڕەبی سەیەهدینی خوای گەورەم لەگەرە لۆیە کاتێک بەناو نیلدا دەڕوا دارگۆچانەکەی لە نیلدەدا یەکەو سەر ئەو نیلە فەنفەلق ڕێگایەکی لۆ دەفتەوە ئەو هەڕادەوەستی لە بۆ موسا پێغەمبەر بزانە ئینسانی ئیماندار چەند گەورەیە بزانە ئینسان ئەگەر لە بۆ خوا بسوڵخی خوای گەورە بەحر و دەریا و چیا و زەوی و ئاسمانی لۆ مسەخەر دەکا دەریایەک ئەو هەڕادەوەستی کو ئێستا ببتە سەرکە بوزەک یعنی بەفرەك ئەو ئاوەکە ڕادەوەستی موسا پێغەمبەر و شوێن کەوتوانی بە ناوی دادەڕۆن بەڵام کاتێک فرعون بە دوو موسا پێغەمبەر دەکەی دەکەوتە ناوەندی نیل هەمان ئەو نیل لە ئاوەکە وێک دێتەوە و نغرۆ و غەرقی دەکا و لە ناوی دەبا و تەفلوت و نای دەکا إن في ذلك لعبرة أي خلشنا بزانا أو نمونة بصرهاتي موسى وفرعون أو درس وعبرة وبندو آموشقارية بوچه لمن يخشى لو كسك أو ترسي خواي هبي فرعون رتي كردو لخوا بترسي أهم موسى بيغمبر فرموي وأهديك إلى ربك فتخشى رازي نبو لخوا بترسي هم جياني خوي لما ترسي بردسر استلنا وسزا وعذابا لو إنسان كاتق لدنيا ترسێکی خوات هەبوو کە ترسی خوا یعنی ژیان یعنی خۆشی یعنی دڵنیایی یعنی هەستکردن بەوەی ئەتوڕەقیب و خۆشەویستە کە تێکە ذاتی ئەڵڵایە کە لە ڕۆژی قیامەتی دڵنیات دەکا کە لەو دنیای دڵنیا دەبی لە ڕزقت ناترسی لە ئەجەلت ناترسی لە ژیان ناترسی چکە تو دەزانی پشتیوانی تو ئەڵڵایە ئەو مەترسیە ژیانت پێدەبەخشی دڵنیایی پێدەبەخشی ئەئەنتم ئەشەد خەلقا ئەم السەماء بەناها ئەی خەڵچینە ئەئەنتم ئەشەد خەلقا ئێوە دروستکردنی ئێوە بەهێزتر و زەحمەتتر و ناخۆشترا یان دروستکردنی ئەمی سەما ئەو ئاسمانەی کە دەیبینن بەناها خوای گەورە خۆی دروستی کردیە و بەرزی کردوتەوە و ڕایگرتووە چیان زەحمەتترە لەکن خوا دروستکردنی ئاسمان دروستکردنی ئێوە لەگەڵ ڕاگرتی ئەو ئاسمانە یان جاریشتر خوای گەورە دروستان بکاتەوە ڕەفع سەمکەها فسواها خوای گەورە ئەو ئاسمانی بە بەرزی خۆی ئاوە ڕایگرتووە بەبێ هیچ عامودێک بەبێ هیچ ئەستونگێک بەبێ هیچ کۆڵەگەیەک ڕایگرتووە بە ئەو پەڕی فسواها بە جوانی بەڕێک و پێچی لەوەتی ئێمە چامان بەو دنیا هەری ناوە و لەوەتی دنیایە ئەو ئاسمانە بە هەموو ئەو شتانی لە ناوی داوە ئاوە بەو شێوێ ڕاوەستاوە شەو دیمەنێکی زۆر جوانن نیشان دەدا بە ڕۆژ دیمەنێکی زۆر جوان کاتی بەرەبەیان کاتی ئێوارە بە چەندین لەون و شێوە خۆیمان نیشان دەدا بە ئەو پەڕی جوانی و ڕێک و پێچی و ئەغطەش لەیلەها وأخرج ضحاها وخواي قال سبحانه وتعالى وأغطش ليلها واتە
دادەپۆشی ئەو ئاسمانە کاتێک کە بەرەو ئاوابوون دەچی ڕۆژ ئەغتەشە لەیلەها شەو تاریشی خۆی دەینی بەسەر ئەو دنیایە و ئەخرەجە ضوحاها ئەو خوای گەورە ئەو خوایەیە کاتی چێشتەنگاو کاتی هەڵاتی ڕۆژتان لە بۆ بە دەردێخیتن والأرض بعد ذلك دحاها أو زەویەی لە بۆ ئێوە خەڵق کردووە بعد ذلك لە دوای دروستکردنی ئەو ئاسمانە زەویشی لە بۆ ئێوە دانا دحاها شێوەی زەویش کووە خڕ نییە شێوەی زەوی پان نییە شێوەی زەوی چوارگۆشە نییە لاچێشەیش نییە ئەدی دەحاها واتە نیمچە بازنەی هێلکەیە شێوەی هێلکەیە وایە ئەوش دیارە بەڕاستی ئەگە زۆر بە وردی باسی بکەیتەوە زەوی لۆ هێلکەیە زۆری دەوێت لە ڕۆی زانستی بەڵام کە خوای گەورە زەوی بەو شێوەی دروست کردیا بەوەی هۆکارە شەو ڕۆژبان لە بۆ دروست دەبی هۆکارە چوار فەستی ساڵمان لە بۆ دروست دەبیتن و هەروەها زستان و بەهار و هاوین هەموو ئەوانە سەبەبەکەوەیە کە خوای گەورە بەو شێوەیە ڕۆژ و شەوی زەوی بەو شێوەی دروست کردیا ئەخڕەجە مینها لەو زەویە دەخوای گەورە بە دەری دەینی چی دەردەینی لێی تێیدا ماءها هەرچی ئاوی ناو زەویە لە ئێوە دەردەینی و مەرعاها هەر بەو ئاوێش دەبتا مایەی هۆکارێک لۆی کەوا مەرعا واتە پاوان و پوش و پەلاش و شتی پێ شین بیتە لۆی کە ببێتە خۆراکی ئاژەڵ والجیبالە ئەرساها ئەو خوایە ئەو چیایی ڕاگرتووە ئەرساها واتە چیاکانی وەکو مێخەک وەکو سنگەک لە عەردی چەقاندووە وەکو زانستی ئێستاش دەرێت چیا چەند بەرسە ئەو ڕەجی بەناو زەویدا چوویتە خوارێ لۆی هاوسەنجی زەوی ڕابگریتن چکە کاتێک تەمەشارێکی زنجیرە چیایەک لێرەیە لە بەرامبەروی تەمەشارێکی لە شوێنێشتر دەریایەکی زۆر گەورە هەیە کەواتە ئەو چیایە بە پارسەنجی ئەو زەوی ڕاگرتووە قورسایی چکە ئاو زۆر قورسە ئەگەر ئەو چیایە دەبیتن ئەو زەویە لەنگەر ناگریتن هەر هەموو ئەو نیعمەتانە خوای گەورە دەفرێن مەتاعا لەکم مای چێژ و خۆشیە لە بۆ ئێوە ئەی خەڵچینە وەلی ئەنعامیکم نەک هەر تەنها لە بۆ خۆتان حتى ئەو ئاژەڵی کە زۆر دڵتان پێی خۆشە حتى خوای گەورە پوش و پەراش و مەرعە و پاوانی ئاژەڵەکانیشتان لە بۆ دەردەینی ئەگەر ئێوە لە بۆ خوا بسوڵحێن هەمیشە و بەردەوام خوای گەورە نیعمەتی خۆیتان بەسەردا دەبارێنی بە کورت و پوختی یەکەم چیرۆک و بەسەرهاتی چەند پند و دەرس و ئامۆژگاریەک چیرۆک و بەسەرهاتی موسا و فیرعەون بۆ دڵدانەوەی پێغەمبەر بووە خاڵی دووەم زیادە ڕەوی لە سن و دەرچوون هۆکاری هەموو کوفرستەم و گوناه و تاوانێکە خاڵی سێم چاکتنشت کە مرۆڤ پێی ڕاست و دروست و باش بکرێت پەیوەندی نێوان خوددا و خەڵقی خوددا باش بکرێت ئەویش بە تەسکیە و پاڵفتەکردنی دڵ و دەروونە یعنی باشتریشت بەڕاستی ئینسان مرۆڤەکان لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا ئەگەر خەڵک خوای ناسی خۆشی دەناسیتن لەو کات دەدەبدە کەسێکی تەندروست و باش و ژیانێکی خۆش بەسەرەبا خاڵی چوارەم بە ئەندازەی ناسینی خوا مرۆڤ لی دەترسێ ئینسان چەند خوای بناسی ئەوەندە لی دەترسێ و چەند ئینسان لە خوا ترسا ئەوەندە حەز دەکە لی نزیک بیتەوە خاڵی پێنجەم پێویستە بانخوا چەچی زانست و بەڵگەی بەرجەستەیی لابێت یعنی کاتێک کە ئینسان مناقەشە دەکات زۆر جاری وات و مناقەشە دەکەت ملحیدێک دەکەی ئەو بڕۆی بە ئاەتە ئاەتی لۆ بینیەوە بڕۆی بە فەرمودەی پێغەمبەر دەبێ عەقلیەن لۆی بسەلبێنی دەبیشتی بەرزەستەیی باسکەی ئەها موسا پێغەمبەر ڕاستە و خۆ دوو معجزەی هەرە گەورەی خۆی نیشاندا دار عەسایەکە لەگەر دەستی وشتی بەرزەستەییە و هەروەها خاڵی شەشەم زۆربەی ئەوانی گوبڕا بوون بە شەش قۆناغ بەو شەش قۆناغی کە باسمان کرد دادەڕۆن ڕوونکردنەوەی چەند بابەتێک حکمی بانگەوازی بە کورت و پوختی بانگەوازی واجبە وەکو خوای گوتمە ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وفرض كفاية واتە ئەگە کۆمەڵە خەڵکێک پێی هەستان ئەوە گوناح و تاوان لەسەر خەڵکیکە هەردەستی چۆنیەتی و شێوازی بانگەوازی کردن خوای گەورە لۆمان ڕۆن دەکاتەوە کەوا بانگەوازی وەکو دەفرمێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبع ڕێباز و ڕێگای بانگەوازی کە ئینسان بانگەوازی تەنها لۆ لای خوای گەورە بکات پیرۆزی و گەورەی بانگەوازی خوای گەورە دەفەرموێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين چک گفتار و قسەیەک لەوەی باشتر و چاکترە یعنی لە قورئان خوێندنت لە ئیشی چاکت لە هەموو شتێک باشتر ممن دعا إلى الله
باشترين قول أو كسيك دعوة دكات بانقوازي دك بولاي خوا واروها پیغمبر باشترين تشينو كومال بانخوازانا خواهي يورد فرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون باشترين كس أو كسانا هر كسيتش خير پاداشتي بانقوازي تيا پیغمبر خوا دفن من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا هر کەسێک ڕێگایەکی باش بە کەسێک نیشان بدا ئەو کەسە ئەو ڕێگای بگرتە بەر هەتا ئەو کەسە ئەو ڕێبازە بی خێرەکەی لە بۆ ئەو کەسەی دەچیتن کەوا ئەو ڕێباز و ڕێگای پێنیشاندایە توێش و زاد و زەخیرەی بانخواسین یەکەم بڕوایەکی بەتینی یعنی ئیمانێکی بەهێز و دامەزراو دووەمیشت ئەوەی کە زۆر میهمە خوای گەورە ئەو هەروەها عیلمەکی باش پێبیتن و هەروەها تەقوای و لە خواترسێکی باشی هەبیتن ئەو سێ قاڵە توێشی بانخوازە هەندێک لە صفاتی بانخواز یەک لەوانە پێویستە ئەهلی بانخواز لە خواترس و ئیماندار بیتن لە هەموو کردارەکان لە پێش بە تایبەت شەو و نوێژ و هەروەها قورئان خوێندن و هەروە یەکشتر لەو شتانە کە پێویستە بانخوازی بیدائیمەن دەو بە زکر بیتن خاڵیشتر هەمیشە و بەردەوام بە دوور بی لە شتی جاهیلی نەفامی لە شتە خراپەکان و هەروەها هەمیشە و بەردەوام پشت ئەستور بی بەخوا و سەبر و ئارامگر بیتن لەسەر ناخۆشیەکان و هەروەها بانخواز پێویستە هەمیشە و بەردەوام یعنی خۆنەویستانە یعنی کار بکات و خوای لەلاب لە هەموو کەسێک بە گەورەتر دابنێ و هەمیشە و بەردەوام بە دوور بی لە عەقیدە و خوڕافیات و شتی خراپ و هەروەها زەوق و سەلیقەتی جوانی هەبی لە جول و بەرگەکەی خۆی و هەروەها بە دوور بی لەوەی منەت لەسەر خەڵکی بکات هەموو ئەو شتانە صفاتی بانخوازە پێویستە تێیدا لێیدا بێتە زێر باشترین ڕەوشتی بانخواز ئەوەیە ڕازگۆیی ئارامگرتن هەروەها سۆز و بەزەیی هەبیتن بە ڕەحم و بەزەیی بی خۆ بە کەمزان بی تێکەڵی خەڵک بیت و گۆشەگیر نەبی ئەوانەی بانگەوازیان لەگە دەکرێت چێن ملحید واتە کەسێک هیچ ئاینی نییە بێباوەڕ یان خاوەن کتاب یان کەسانی عەلمانی و هەروەها دووڕوو و هەروەها عن مسلمان و دووڕوە و هەروەها مسلمانی ناحاڵی و هەروەها مسلمانی تەواو هەندێک جاریش وایە پێویستە داعی نەسیحەت و ئامۆژگاری داعی بکە ینی ئێستا داعیش پێویستی بەوەی هەیە هەندێک زان ناو خۆیان کۆ بنەوە عیب و عاری خۆیان لە بۆ یەکتر باز بکەن یان هەندێک استفادە لە یەکتر بکەن شێوازی بانگەوازیش خوای گەورە ڕۆنی کردەوە دەفەرمێ ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن سير رقاه يكم حكمة واتا لرقاي قرآن والسنة بيغمبر یان بەو داناییە کە پێغەمبەر کردێتی مەوعیظە واتە ئەو قسانی پند ئامێزن یعنی نەسیحەت و ئامۆژگارین بە شێوازێکی ئەوها دڵەکان ڕادەچێنن و هەروەها مجادلە و دەمەقاڵەیەکی نەرمونیان و جوان و ڕێک و پێک هەتا بگەنە هەندێک لە ڕاستیەکان دەپاڕێنەوە لە خوای گەورە دەڵێن یا ڕەبی خوایە قورآن بجێڕی بە بەهاری دڵمان یا ڕەبی خوای بمانجێڕی لەو کەسانەی کەوا خزمەتکاری دینی خۆتن